نرخەکانیان لە $1000 دەست پێ دەکاتن تاوەکو سەرود $1000. مثلا تەمەنیان لە چەنە بۆ چەنە و ئەگەر ئەشتەوێ حەزەکەی نرخەکەشیان بڵێ ئاسایی بێت ئاساییە ناتو ئاسایی نەبێت ئاسایی ئینشاءالله. سەبارەت بە داری زەیتونی بۆنسای ئەوانەی کە بۆ جوانی بەکاردێن لە بەرەوانە بەردار نین هیچ بەرێک ناگرن تەنها بۆ جوانی بەکاردێتن پێویستە تەمەنیان باش بێتن تا دەبێتە دارێکی زەیتونی بۆنسای بنمونە بچووکترین قیاسی دار زەیتونی ئیسپانی کە بۆ جوانی بەکاردێتن لە لای ئێمە تەمەنی لە 20 ساڵەوە دەست پێ دەکاتن بەڵێ و هەمانە تا 500 ساڵ و زۆر زیاتریش نزیک 1000 ساڵیشمان هەیە. سەبارەت بە نرخەکانیشیان لەبەر ئەوەی کاری دەستیان لەگەڵ دەکرێت لەبەر ئەوەی کاتێکی زۆری دەوێت تا دەبێتە دار زەیتونێکی بۆنسای و جوانی کاتەکەی زۆرە بەدڵنیاو نرخەکانیشیان جیاوازە نرخەکانیان لە $1000 دەست پێ دەکاتن تاوەکو سەرود $1000. باشە چێن ئەوانەی ئەم زۆرە دارە دەکڕن کای عوسمان زۆرن ئەوانەی ئەو داران دەکڕن بە پێی ئەو شوێنەی کە لی دەچێنێت بنمونە ئەگەر حەدیقەکەت زۆر گەورە نەبێتن دەتوانی دارێکی زەیتونی تەمەن 20-25 ساڵێک بچێنیت